زۆر بەمان ئێستا خۆشەویستەکانم عەزیزەکانم برا عەزیزەکانم زۆر بەمان باوەڕ بکە زۆر جار قەبر و قیامەتمان لەبیر ئەچێتەوە بۆیە غەڵەتەکەین خوامان لەبیر ئەچێتەوە بۆیە غەڵەت ئەەکەین ئەگەر بیرکەیتەوە تو بیرکەوە هەر تۆزێ بیرکەوە یەک تۆز لەگەڵ منە ئێستا ئاوا تۆزێ مێش بیکڕی بیری خۆت کوان باوکمان کوان بابا پیرمان کوان کە سوکارەکانمان کە ماڵ ئاوایان لێ کردین گشتی ڕۆیشتن کوان براینە لەوانەیە ئەم ساڵ ئێمە آخر ساڵ بێ بەیەکەوە من یان ئێوە یان هەر کەسێک لە ئێوە یعنی لەوانەیە تر آخر ساڵمان بێ وانە کە ئینسان دائما مردن بە لەحەزاتە هیچ دیاری نەکراوە پێت نەوتراوەکەی ئەمری نایزانی لەوانەیە لە حەد دوێنێ زان تەسەوڕەکەن لە ڕانیە کابرا بانگێدا بانگی بەیانیدا پارشێوی کرد لە ماڵ هات بانگی بەیانیدا ئاوا بانگێدا بەخوا لا إله إلا الله کەشی تەواو کرد ئاوا لە کتوپڕێکە ڕۆیشت لەوێ دانشت چاوەڕێی نوێژەکە بکات و ڕاکشاوە و تەواو چەند خۆشە آخر لەحەزاتی ژیانت بانگ دەی چەند گرنگە خۆشەویستەکان چەند گرنگە نازان بینیتانەوە ڤیدۆکەی بڵاوە بۆ تۆ یعنی چەند گرنگە ئێمە بیرکەینەوە کێ ئەڵێەوە من نابم چەند خۆشە ئێستا من ئەیرە بەجێ بێڵم دوای ئەوە بۆ نوێژی بەیانی من نابینەوە دێن بۆی نوێژ لەسەر جەنازەکەم کرد چی نیعمەتێکی گەورەیە ئەزانن چی نیعمەتێکی گەورەیە آخر خاتیمەی ژیانت ئەوە بێ چەند خۆشە تۆ بۆ لەیلەتول قەدر دانیشتووی ئەڕۆیتەوە خواحافیزی لە ماڵ و مناڵەکەی تەواو چەند خۆشە بیر ئاوا بکەرەوە دائیمەن هەست لە توای لەو لەحەزاتانە چی سوودێکی خۆشەویستەکەم من شەڕکەم لەسەر دینارێ شەڕکەم لەسەر نازانم چی وەل ئەما قسەم نەبێ لەگەڵ ئەوا قسەم نەبێ سەیتر دەبەسە ئیتر براینە لەسەر دنیا بە منافەسە نەکەی لەسەر قیامەت منافەسەکەین لەسەر ئەوە بکەین چونکە لەوانەیە لەحەزاتێکی تر تۆ لەم دنیاە نەمێنی ئیتر تەواو بگەڕێتەوە بەلای خوا چەند خۆشە بەسەر بەرزی بگەڕێتەوە بەلای خوا برای نەخوا ئەگەر مردی ئەوتر هیچ مەجالیتیان نییە هیچ مەجالیتیان نییە ئەگەر خرایتە ناو قەبرەکەت ئیتر تەواو ماڵەکەت بۆچیش نییە بڵێ وا دابەشیکەن تەواو ڕۆی هەنێ پارەت هەیە لەوانەیە لای خەڵک بێ لەوانەیە لە شوێنێک ئاشارتوێتە تازە مەجالیتیان نییە بڵێ کاکە پارەکەم لە فڵان شوێنە بگەێن پیا بیبەن چەند ساڵ لەوانەیە لەسەری شەڕت کردوێ تەسەوور بکەن قارونی ئامۆزای پێغەمبەر موسا ئەو مڵکە گەورەیەی کۆ کردبووە کە ئەیانوت ئەسعینەکەی عربانەی سەر ئەسپەکەی نییە عربانەی دوای ئەسپەکەی لە ئاڵتون دروست کردبوو کلیلەکانی چەند پاڵەوانێک لەیان گرتبوو ئەوەندە کلیلی قاسەکانی ئەوەنە زۆر بوو ئاڵتونەکەی ئەوەنە زۆر بوو ئەم کابرا بێت چەند خەڵکی عاجز کردبێت تا ئەم پارەی کۆ کردێت ئەبێت چەند دڵی خەڵکی ئێشان دەبێت و مهمترینیشیان پێغەمبەر موسا عەلەیهی سەلام ئامۆزای پێغەمبەر موسایە دڵی شکاند و کەوت لەگەڵ فیرعەون بەستەوە خاتر پار لە یەک ناکایە خوای تەعالا بە ماڵ و بە سەروەت و سامانە بردێ زەویە هەتا قیامەت تەنها ئەوە هەتا قیامەت بەناو زەویا دێتەوە ڕۆ تەواو ئیتر خۆ مەجالیتیان نەبێ ئەستەغفر الله مەجالیتیان نییە بڵێ سوبحان الله مەجالیتیان نامێنێت تەواو ئیتر تەواو یعنی بیری لێ بکەرەوە ئێستا تۆ برایەکت خزمێکت کەسێکت عاجز کردووە یعنی تۆ خۆ ئەگەر گردن ئازایی لێ نەکەی خۆیتر ئەو حەقا کردتە چەند خۆشە تۆ لە ژیانتا کەسێکت عاجز تۆ عاجزت نەکردە خەڵێ عاجزە وتر لا حول ولا قوة من چی بکەم یعنی سێکێ لە من عاجز بێ من چی بکەم یعنی کابرا لێم عاجزە بەس مهم ئەوەیە من خۆم عاجزم نەکردە بێ من مسبب نەبم بۆ عاجز بوون چەند خۆشە ئاوا بیرکەرەوە چەند خۆشە بڕۆمە لای خوای پەروەردگار یان لەناو قەبرەکەیە زوانم جوابی مەلایکەکان باتەوە کاتێ پرسیارت لێ ئەەکەن من ڕەبوک زۆر بە پاراوەی بڵێ الله ما دينك يكسر بلي الإسلام من نبيك محمد صلى الله عليه وسلم شو تشوني في غمر كوتو ديني إسلامت بجواني تطبيق كردوها خوات فرسو شريك دو قرار نداوة چەند خۆشە لە یەک ناکای قەبرەکەت بۆ فراوانە بێتەوە ئەبێتە باخچەیەک لە باخچەکانی بەهەشت خەوێک ئەەکەی وەکو خەوی بووکو زاوە کاتێکە لەسی قیامەتە چەند خۆشە چەند ناخۆشە بەڕێزان بخرێتە ناو قەبر نوێژت کردووە حەجت کردووە ڕۆژت کردووە پرسیارت لێ ئەەکەن من ڕەبوک نازانی ناتوانی زوانت ئەچێتە یەکە ها لا ئەدری وا نەزانی لەم دنیاە زۆر وتوێتەوە ئیتر لێرەیشە نا بەخوا ئەگەر خوات بە جوانی نەپەرستی بێ ناتوانی بڵێ الله کاتێ وتی من ڕەبوک ناتوانی بڵێ الله ئەگەر بە جوانی نەتپەرست بێ شەریکت بۆ قەرار دابێ خوا نەخواست ڕۆژێ لە ڕۆژان توو ڕەبوو بێتی و کورە خوا بۆ وا بە منەکە خوا بۆ وامە منەکە لەخوا زیزبی
ها هەنێ کەسێ پیاوێک هەیە معقول ڕئیس عەشرەت حاجی سەید چی کاتێک تۆزێک لێ خۆمانێکی بینی سەیرم کرد نەعوذ بالله کفرەکە ناشکریەکە حول ولا قوة إلا بالله. يعني يشتا عقيدەی دا نەمەزراوە، يشتا بیرو باوەڕی دا نەمەزراوە، يشتا نازانێ خوا ئەوی لەم دنیا بۆ ئیمتیحان داناوە، یان پرسیاری لێ بکەن دەربارەی دینت ئەتوانێ بەژێ ئیسلام لە کاتێکە هەرچی کاری لە ژیانە هەیە دژی ئیسلامە ئەتوانێ بەژێ ئیسلام برای ئەتوانێ بەژێ من پرسیار لە ئێوە ئەکەم یعنی کابرا با خۆشی بە مسلمان زانی بێت بەڵام هەرچی کاری هەیە دژی ئیسلامە دژی خوا و پێغەمبەری خوا دژی سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرا ئەتوانێ بڵێ دینم ئیسلامە کابرا لە ژیانیا بەردەوام کەسێکی بینی ڕیشی دانا بەچیان ڕیشە چڵکنە حول ولا قوة ئەی زانێ لەبەر خوا داینا من کابرایەک ئەگەر ڕیش بۆ قۆزی دانا بۆ ئەسپۆرتی دانا زۆر احتیاجە پێی بێژێ ئەم ڕیشە چڵکنە چییە تێگەی بەس کابرایەک ئەگەر ڕیشی بۆ خوا دانا بێ بەزەم بەدم زمان تا هاتوتت ئەم ڕیشە چڵکنە چییە ئایا توانی لەناو قبر بڵێ محەممەد رەسوول الله ئەتوانی بڵێ محەممەد پێغەمبەرمە تۆ ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتگوێ خست سنەتەکانی پشتگوێ خست لە خۆتۆ بەناو پێغەمبەر قسە ئەکەی لە خۆتۆ بەناو دینی ئیسلام قسە ئەکەی قەسەم بەخوا لەناو قبرە ناتوانی وەڵام باتەوە بۆیە خوای تعالی فەرمێ يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا يعني ناو قبر وفي الآخرة ئەوانە زوانیان پاراوە و ثابتە نەگشت کەسێک